سلاوتان لێبێت نازەنین گۆرانم ئەمڕۆ لە پارێزگای بەسڕین بە دیاریکراوی لە شەتی عەرەب هاتوین گفتوگۆ لەبارەی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق بکەین لەگەڵ گەنجێک کە یەکەم جارە مافی بەشداریکردنی هەیە. خۆتان ئەزانن بەسڕە شتێکێکە لەو پارێزگایانی کە بە پارێزگایەکی بازرگانی بەناوبانگە لە نەوت لە زەوی کشتتوکاڵی لە ئاو هەموو شتێکی لێیە. بەڵام تاوەکو چەند گەنجەکانی یاخود خەڵکەکەی سوودیان لەم پارێزگایە و لە بازرگانی بوونی ئەم پارێزگایە بینیوە، ئەمڕۆ پێکەوە گفتوگۆ لەبارەی ئەو بابەتە دەکەین و وەڵامی ئەو پرسیارەشتان دەست دەکەوێت. حوسێن عەلی جاسم تەمەنم 20 ساڵە و خەڵکی بەسڕم بە دیاریکراوی قەزای زوبێر. ئەمە یەکەم ساڵمە دەنگ دەدەم. حوسێن باسی خوێندنی خۆتم بۆ بکە، ئێستا چی کارێک دەکەیت؟ لە چ قۆناغێکی خوێندنیت؟ سڵاوی خواتان لەبێت. لە قۆناخی سەرەتایی وازم لە خوێندن هێنا. خەونم ئەو بۆ خوێندن تەواو بکەم و بسمە کۆلێژی سەربازی. بەڵام بەداخەوە لەلایەن خێزانەکەمەوە ڕێگریم لێکرا. هەروە خوێندن کەسێکی بەهێزی دەوێت. تۆش بەهێزی بۆچی خوێندنت تاوا نەکرد؟ بەو جۆرە بەهێز نەبووم. نەمدەتوانی بەرگە بگرم. تاوەکو پۆلی چەندت خوێندووە؟ من تاوەکو پۆلی 5 سەرەتایم خوێندووە و وەک وێنەگرێکی ئازاد کار دەکەم. هەندێک جار کارم هەیە و هەندێک جاریش کارم نییە. واتا وێنەگریت؟ بەڵێ. دەتویست بچیتە کۆلێژی سەربازی وایە؟ بەڵێ. بۆچی نەتوانی؟ بۆچی خێزانەکەت حەزیان لێ نەبوو؟ پشتگیریان نەکردم. باوکم هانی دەدەم واز لە خوێندن بهێنم. باوکت؟ بەڵێ. یعنی چۆن هانی دەدایت واز لە خوێندن بهێنیت؟ ئامانجەکانی نەداخستە بەردەم نەیدەگوت بابە گەن تەواوی بکە بخوێنە ئەمە داهاتوتە نەخێت. هۆکارێکی دیاریکراو نەبوو بۆچی باوکێک کاری وا بکات؟ باوکم حەزی لە خوێندن نەبوو بۆیە ئەوەش بەسەر ئێمە سەپاند کە حەزمان لێ نەبێت. بەڵام کاتێک تەمەنم بۆ 20 ساڵ دەستی لە کاروباری تایبەتی من وەرنەدەدا و ئازادی کردم کە بگەڕمەوە بۆ خوێندن یان نە. ئیتر گەڕانەوەم بۆ خوێندن بەدەستی خۆمە. تۆ وێنەگریت؟ بەڵێ. کارەکەت چۆنە؟ وێنەگرتنت چۆنە؟ سپاس بۆخوا هەموو جۆرە کارێکی وێنەگری دەکەم. وێنەی فۆتۆگرافی، ڤیدیۆ دەگرم و مۆنتاژیان دەکەم و مۆسیقیان بۆ دادنم. لای کۆرنیش دەبێ ڤیدیۆیەکم بکەی بۆی بزانم کارەکانت چۆنن، باشە؟ یاڵڵا. باش. پێم بڵێ گەنجانی ئێرە داهاتوو خۆیان لە بەسڕە دەبینن؟ تۆکو گەنجێک داهاتوی خۆت لێرە دەبینیت؟ من وەک گەنجێک لە بەسڕە داهاتووی خۆم بە نزیکەی 175 نابینم. ئەو 125 دەمێنێتەوە لە دەرەوەی وڵات دەیبینم. داهاتوم لە دەرەوەی وڵات دەیبینم. بۆچی؟ زۆربەی گەنجان هەمان بۆچینێن هەیە. من لە پێشەکێکەشدا باسم کرد کە بەسڕە پارێزگایەکە زۆر نیامەتی گرنگی تێدایە لە ناوت کشتتوکاڵ ئاو. ئێوە هەست بەو نیامەتانی پارێزگاکەتان ناکەن. کەسانێک هەست بۆ نیعمەتانە دەکەن. کەسانێکیش هەن دەڵێن پەنا بۆ دەرەوەی وڵات ببین باشترە لە ڕووی کار و بژێویەوە. بۆچی هەلی کار لێرە چۆنە؟ هەلی کار هەیە بەڵام بە کرێیەکی کەم. کرێی زۆریش هەیە بەڵام پێویستی بە بڕوانامە هەیە. باشە ئەگەر دەرفەتێکت بۆ بڕەخسێت شتێک لە بەسڕە بگۆڕیت چی دەگۆڕیت؟ هەموو کارگەکانی بەسڕا دەخەمە گەڕ و هیچ شتێک هاوردە ناکەم لە دەرەوە و گەنجانی بەسڕادا دەمەزرێنم. چۆن بوو بیرت لەم خاڵە کردەوە؟ لەبەرەوەی دەتوانین بەو شوەیە کار بۆ گەنجان دابین بکەین. هەروە پارێزگاکەمان سوودمەند دەبێت و هیچ لە دەرەوە وڵات هاوردە ناکەین. باشە باسی بابەتە سەرەکێک کەمان بکەین کە هەڵبژاردنە. بەڵێ. گڕوتینت چۆنە؟ گەشتبین و حەماسەتم زۆرە. گەشتبینیت؟ زۆر گەشتبینم. چی وای لێ کردویت گەشتبین بیت؟ کەسێک هەیە کار بۆ گەنجان دەکات و هەوڵیان بۆ دەدات تەنانەت پێشەوەی بچێتە پەرلەمان. ئەوەی لێ تێگەیشتم بربژێری باش هەن لە بەسڕە کە شایانی ئەوەن گەنجان دەنگیان پێ بدەن. بێگومان لەم بارەیەوە پێشبینیەکانم گەورەن و گەشتبینم. باشە تۆ ئەگەر دا بربژێر یان 5 لە پێشت بن چۆن لە نێوان هەمویان تۆ یەک کەس هەڵدەبژێریت دەنگی پێ بدەیت؟ لە ڕووی کارەوە دەبێت ببینم هەوڵ بۆ گەلەکەمان دەدات. بەڵام ئاوا وەڵامەکەم وەرنەگرت ئەو بربژێرەی دەنگی پێدەدەیت دەبێت کەسێکی چۆن بێت بۆ ئەوەی تۆ دەنگی پێ بدەیت؟ تەماشای کارەکانی مێژوەکەی دەکەم لە ڕابردوودا چی کارێکی کردووە هەوڵ بۆ گەلەکەی دەداتیان نە. بەڵام بێگومان کەسی وا هەن. مەزهەب بۆ تۆ گرنگە؟
بۆ من گرنگ نییە من کەسێکی تایفی نیم بەڵام خەڵکانێکن کە ئەمان لا گرنگە من یەکێکم لەو کەسانی ئیمانم بۆ شتانە نییە شیعە سونە مەسیحی چونکە ئێمە هەمومان یەکگەلین گەلی عراقین ئەمڕۆ ئەگەر هەمومان پێکەوە یەکگرت و نەبین هیچ سوودێکی نییە ئەمڕۆ ئەگەر دەستم نەکەمە ناو دەستی تۆ بەهێز دەبین باوکت چۆن بیر لەم خاڵە دەکاتەوە باوکم نازانم بەڵام ئەوەی دەیبینیم کە بەلای ئەو گرنگە هەندێک تایفیە باوکم بەو شێوەیە نەخێر کاریگەری لەسەر تۆش نەبووە نەخێر کاریگەری لەسرم نەبووە چونکە من نوێنراتی خۆم دەکەم کاتە ئەوەی لێت تێگەیشتم تۆ کاتێک بربژێرێکیش دیاری دەکەیت بۆ ئەوەی دەنگی پێ بدەیت ڕاوێژ بە خێزانەکەت ناکەیت بێگومان ئەمڕۆ من خاوەنی ڕێی خۆمم خاوەنی بیری خۆمم ئەگەر هەڵێک بکەم لەسەر خۆم حساب دەکرێت نەک لەسەر کەسێکی دیکە باشە دایکم منی گەورە کردو و پەروەردەی کردوم و ماندوو بووە پێمەوە ئەی ماندووبوونەکەی بکە ڕێشتەوە بۆ پەروەردەی من ئەگەر بە شوەیەکی دروست پەروەردەی کردبێتم ئەوە منیش دەبوومە کەسێکی دروست بەڵام ئەگەر پەروەردەکەی باش نەبووایە دەبوومە کەسێکی خراپ لەگەڵ ڕێزمدا بۆت باشە تۆ هیوات بە هەڵبژاردن هەیە بەڵە پشت بەخۆ باورت بە شەفافێتی هەڵبژاردن هەیە تا ڕادێک یان با بڵێم چەند لە سەد بڕات بە شەفافی بوونی هەڵبژاردن هەیە نزیکەی 160 پشت بەخوا هیچ جۆرە ساختەکارێک نابێت ئێمە چیمان دەوێت دەمانەوێت ئەو کەسی هەڵی دەبژێرین بۆ نمونە من دەنگم بە فلانە کەس داوە دەبێت ناوی خۆم ببینیم کە دەنگم بەو داوە نەک لە شوێنێکی دیکە ناوی خۆم ببینم لە ڕووی ساختەکاریەوە بۆچی چونکە دڵم دەشکێت من وەک گەنجێکی عراقی مافی خۆمە دەنگ بۆ کەسە بدەم کە بە دڵمە تۆ ناتوانانی ناچارم بکەیت یان ساختەکاری بکەیت لە پێناو سەرخستنی کەسێک باشە لەگەڵ هاوڕەکانت کە هاوتەمەنی خۆتن باسی هەڵبژاردن دەکەن بەڵێ ئێمە 6 هاوڕێن و بەردەوام یەکتر دەبینین هەمان تەمەنن بەڵێ هەمان تەمەن باسی چی دەکەن لەبارەی هەڵبژاردن کە دەبێت دەنگ بە فلانە کەس بدەین بۆ ئەوی کارمان بۆ دابین بکات ئێمە زیاتر بیر لە کار دەکەینەوە چونکە گەورە بووین تەمەنی 20 بۆ گەنجان ئەو تەمەنێکی تر بە دوای کاردا دەگەڕێت سێن گرنگی دەنگی گەنجان لە هەڵبژاردندا چییە؟ دەنگی گەنجان لە هەڵبژاردن گرنگە ئەمڕۆگەر من دەنگ نەدەم ئەو کەسێک کە دەمەوێت سەر ناکەوێت و لەسەر هەمان ئاس دەمێنینەوە بۆچی ئێمەوە وڵاتانی پێشکەوتوو نەبین بۆچی ئێمەوە هەرێمی کوردستان نەبین من شتەکان سادە دەکەمەوە چه شتێک لە هەرێمی کوردستان هەیە و حەز دەکەی لە بەسڕەش هەبێت لە ڕووی کارەوە چونکە گەنجی بێکاریان نییە من زیاتر لە 10 جار هاتوومەتە هەرێم ماوە دێم کەشوهەوای ئەوێ چۆن دەبینیت کەشوهەوای زۆر خۆشە کوردستان زۆر جوانە خەڵکەکەی زۆر جوانن هەمیشە بەرەو پێش دەچن و ناگەڕنە دواوە چی یاسایەک هەیە کە حەز دەکەی ئەو بربژێریت بە دەنگی تۆ دەبێتە پەرلەمانتار کاری لەسەر بکات هیوادارم پەرلەمانتارە نوێیەکان کارگەکان بخەنەوە کار و گەنجانی بێکاردا بمەزرێنە باشە گەنجانی دیکە شاتوونەتە ئێرە و حەز دەکەن قسە بکەن لە پشتی کامیرەش خەڵکی زۆر هەن بەڵام ئەوە نایەنەوێت دەربکەون با لە تۆ دەست پێ بکەم چۆنی سڵاو زۆر سپاس باشم تەمەنت چەندە 23 ساڵ واتە پێشتر دەنگت داوە ناوەڵات دەنگم نەداوە بۆچی لە 2021 دەنگت نەدا ڕاستیەکەی دەنگم نەدا چونکە دەنگ بدەیت یاننا هەمان شتە گۆڕانکاری نبینی نا ئەمە هەڵەیە ئەمڕۆ ئەگەر من کەسەکان نەگۆڕم دۆخی وڵات ناگۆڕێت هیچ گۆڕانکاریەک نییە تەنانەت ئەگەر دەنگیش بدەیت سوودی نییە دەنگەکان دەفرۆشرێن ئاگداری ئەو بابەتین بەم دوایە هەڵبژاردن بووە بازرگانی بۆرم لە کەسانێک دێن دەڵێن دەنگ بە فلانە کەس بدە و ئەو کەسە کارت بۆ دابین دەکات واتە هەڵبژاردن بۆتە بازرگانی جاری ڕابردووی لەگەڵ نزیکەی 400 کەس بووین لای بربژێرێک گوتی کارتان بۆ دابین دەکەم بەس دەنگم پێ بدەن چوین دەنگمان پێدا کە دەنگماندا پێی گوتین داواکاریەکانتان جێبەجێ دەکەم و داتان دەمەزرێنم بەڵام دواتر هیچ ڕووی نەدا کە چوونە نووسنگەکەشی داخرا بوو واتە تۆ یەک جار دەنگت داوە بەڵێ دەنگمان پێدا تاقیت کردەوە هیوات نەماوە پێیان تاقیم کردەوە و هیچ ڕووی نەدا و هیچ نەگۆڕا و هەموو بەڵێنەکان درۆن تۆ چاوەڕێت چی گۆڕانکارێکی وا حەز دەکەی ڕوو بدات چاوەڕێم زۆر شت بگۆڕێت ئێمە بۆ هەندێک وڵات هەڵدەکێشین کە لە زۆر ڕۆوە لە ئێمە پێشکەوتوترن بە تایبەتی لە بواری گەنجان پێویستە پاڵپشتی گەنجان بکرێت بەڵام بەسڕەش هیچ شتێکی کەم نییە پارێزگایەکی ئابووریە بەڵێ بەڵام خێرەکەی بۆ خەڵکی دیکەیە نەک بۆ گەنجانی ئێرە لە بەسرە و عێراق بەگشتی ئاسایش تێک چووە مرۆڤ ناتوانێت ڕایخۆشی دەرببڕێت کۆتوبەندی شاراوە هەن ناتوانیت بە ئازادی ڕایخۆت دەربڕیت
باشە ئێوە چۆن سەیریان بابەتە دەکەن تۆش یەکەم جارتە دەنگ دەدەی من دەنگم نەداوە تەمەنت چەندە تەمەنم 20 ساڵە 20 ساڵ بەڵێ 20 ساڵ بۆچی دەنگت نەداوە چونکە نابینم هیچ کەسێک شایانی ئەوە بێت دەنگی پێ بدەم تۆمە یەکەم جارتە مافی دەنگدانت هەیە نا دووەم جارمە باشە بۆچی دەنگت نەدا بۆچی ئێستا دەنگ نادەی لەبەرەوەی گۆڕانکاریەک نابینم ئەو گۆڕانکاریانە چین کە گەنجانی بەسڕیانەوێ گەنجان کاریان دەوێت ئازادیان دەوێت ئێمە پێشکەوتن لە عێراق نابینین حسێن پەیامت چییە بۆ ئەو بربژەرەی دەنگی پێدەدەیت پامم بۆ ئەو بربژێرەی کە دەنگی خۆمی پێدەدەم ئەوەیە هیوادارم کار لەسەر گەنجانی بێکار بکات و دڵخۆشی بخاتە دڵیانەوە لە ڕووی کارەوە هیوادارم ئارامی لە منیشتیمانەدا بەسەسپێنێت هەوڵ بدەن چونکە ئەگەر ئێمە نەبین ئێوەش سەر ناکەون.